سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بەردەوامین لە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە کۆتا ڤیدیۆی کۆلێژی پەروەردە باسی کۆلێژەکانەکەین ئەوانەی کە لە یەک زانکۆ هەن و یاخۆت لە یەک شارە هەن با بزانین ئەو بەشانە چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پاراڵێل و ئێواران چەندە بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە با پێکەوە بینەری ڤیدیۆکەمان بین. ئەوەی کە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوون لەو بەشانەی کە لە یەک زانکۆ هەن لە کۆلێژەکانی پەروەردە بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندیتان بێت. خۆشەویستان، هەروەکو لە ڤیدیۆکانی پێشتریشە باسمان کردووە کە کۆلێژی پەروەردە ئەبن بە مامۆستای پۆلەکانی 10-11 ئامادەیی و ئەتوانن لەو ڕێگایەوە خزمەت بە وڵات و بە قوتابیانی ئەم هەرێمە بکەن بە هیوای ئەوەی بتوانن سەرکەوتوو بن و خزمەتێکی تەواوی خاک و وڵات بکەن. ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و ماندووبوونمان بە هەند وەربگرن و هاڤاڵانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش بێنە کەناڵەکەمان و سود لە داتا و زانیاریەکانمان وەربگرن.